دەیکەی دەتوانی متمانە پێ بکەی تۆ لە بنچینەدا ڕاپۆرتتدا تێکەڵی کاری من مە بە ئەزەل شتی تەسنۆکە نەمەکە عەلی ئەوە تۆ لەگەڵ چی قسە دەکەی ئەگەر چی وا پێ دەچێت دەتەوێت شتێک بکەی بەڵام کە هاتی سەرکردنەکەی هیچ دەزارێت تۆ خۆت پڕەدات پێش سەنگەرەکە با بزانین دانیشە کوڕە بۆ کوێ دەچی دانیشە بادە یێز گەورم بەیەکەوە لێرە بچینە دەرەوە بچمە ناو شەقامانە بکەوین لە ڕاستیدا دوای 2 ڕۆژی تر پێداویستی تاوا دەبێن جا لیستەکەت پێ دەدەم واز لە لیستە بێنە دەڵێم هەموو شەبەیەکە پیاسە بکەین ئەوە ئیسعاز دەکا نەخێر سەرۆکمە دەڵێن عەشق جوانترین لایەنی هەستی مرۆڤ دەردەخات خەریکە شێت لە مەلاقی تۆ تکای لێرە مەچوە دەرێ بیری کەنعانم کردبوو نازانم لە نێوانەکە نییە چی بۆ ئیشان درۆت لەگەڵم کرد بەهار ئەزەل کوشتی من ئاوالێکم دایەوە ڕامیس و پێیان نیشانداوی کاتێ بەهاریان کوشتۆ سێرت کردووە کێوتی کەنان وتی تاوانی ئەزەل ئایشان ئەو ژیانی ئەمەی ڕاکێشایە ئێرە ئەزەلیش بەڕادەی کەنعان تاوانی هەیە ئەی تۆ تاوانی من ئاشکرایە تاوانی من شێتانە خۆشویستنی تۆیە ئەی ئەو کوڕانەی خۆشتان دەوێ من وا بیرم کردەوە تاوانم هەیە تاوانی من ڕاکێشانی خۆمە بۆ خراپەکاری منێکی وەک ئاگری دۆزەخ چۆن لە دەورم کۆ دەبنەوە هەرە تۆ هەموو شەوان ئەوە بۆ کوێ دەچی؟ پرسیارە سەرەکیەکەی ناو مێشکت بکە بۆ کوێ نا دەچمە لای کێ ئەفسانەکان درۆ دەکەن عاشق ناتوانێت دڵی ئاڵتوونی دێوەزمەکان دەربێنێت پیاوی عاشق دەبێتە کەسێکی فەرامۆشکار تەنانەت بۆ ماوەیەکیش خۆیشی لەبیر دەکات ئەوە شەقاممان بڕی منیش پەیمانەکەم بە جێگەیاند وامزانی تۆ وامزانی شتێکم پێ دەڵێ لە ڕاستیدا پرسیارێکت لێ دەکەم ها بەڵام پێشەوە باش شتێک پێ بدەم مادام گەیشتین فەرمو پێم بدە هاوەکو پێم گوتی شوێنی دانیشتنم دوورە لە بەشی ناو خۆم ئەرێ ئەوانە زۆر بچووکنیوان لێرە وەستاون منیش جارێ گەنجم مەی کەمەڕاق خۆ ئەوان سەرۆکیان نییە
نا جانا بۆ مەرەق بکەم. ئەوان ماڵیان نییە، وەک تۆ ئۆتۆمبیلیان نییە، یانەیان نییە. سەیری مناڵە گوڵ دەداتە کچە؟ ئێچی بکەن جارێ منداڵن قوتابین. چاوەڕێم. دوای دەدەمێ. ئەرێ منت خستە دڵە ڕاوکیەوە ئاخۆ دەبێ زەلێکی گەورە و گران چیم پێ بدە. لە دوای دەدەمێ من دەڕۆم شەشات. بۆستە بۆ کوێ سیرکە؟ ئەوە تا چاوم داخستۆ چاوەڕێم زۆر عیبیشە کچێک لە چاوەڕوانی دابێڵیتەوە. کاتێنان خواردن لایەنەدا بینیم. تۆ حەزی دەکەی بۆیە منیش ببوورە من دەڕۆم. ئەزەل بەڵێ هەر پرسیارێک بکەی وەڵامەکەی بەڵێ. ئەو کاتەی کە زەنگی سەعاتەکان لێیدا ئەفسانەکان دەبنە درۆ. شازادەکان بۆ عەشقی یەکەمیان دێوەزمەکانیش بۆ ئەسڵی خۆیان دەگەڕێن. بیرۆکەیەکم هەیە. سڵاو. هەموو شتە لە جێ خۆیەتی؟ لە جێیە. هاتن. چێ هات؟ تۆ واز لەمە بێنە کاتێکتان دیار نەکرد لەگەڵ تەفۆ؟ بۆ زەمات؟ وا جارە بیر دەکەینەوە. ئای کە بیر لە یەکتر دەکەنەوە. ببینە تۆفیق چۆن سەیری دەکا. عاشق؟ عاشق. ئەرێ بەسە کارەکە سوگ مەکەن. ئەوە پەیوەندی بە خۆمانەوە هەیە. ئەم شتانە کەمێ تایبەتن. ئەرێ دەرەوە ساردە؟ بادە چاکەتەکەم دەدەیتێ؟ دەچمە دەرەوە نەوەک سارد بێ. بەسەر چاو. فەرمو. سپاس. گشت کە بتوانین لەو کچە شارەزابین تەلەفۆنەکەیەتی کاکە. چاودێریکە. دڵنیا کاکە؟ چاودێریکە. تۆ هێشتا لێرەی؟ ڕاق بوومەتەوە. کاتێ مرۆڤ چەقۆی بەردەکەوێت کەمێک هێز لە دەست دەدا بە شێوەیەکی سروشتی. بۆچی نەمردم؟ بیر لەوە دەکەم و ئاخۆ دەتوانم چ خراپەیەکت بەسەر بێنم؟ ئۆ زۆر. بەڵام خراپترینی چی دەبێ؟ خراپترین شت چیم پێ دەکرێ؟ ئەگەر ئێستا چەقۆیەک دەربێنم دەتوانم لێتی بدەم؟
باش نییە. لەوە خراپتر خۆشەویستانت کێن تا گیانی ئەوان ئازاردەم. کێم هەیە؟ ئەگەر کەسم نەبێ گیانی تۆ ئازار دەدەم لە ناخەوە. یەکەم جار دەتکەم بە بەختەوەرترین پیاوی دنیا، دوایی فڕێت دەدەمە خواری خوارەوە، بنی بیرێک هەرگیز لێ ڕزگار نەبی. قەیناک تۆ لەگەڵم بە دواتر بۆ هەر شوێنێک دەتەوێت فڕێمدا قەبوڵمە. پێت دەڵێم خۆشم دەوێ، دێمە ناو جێگات، دواتریش تۆ دەفرۆشمەوە دوژمنەکانت. قەبوڵمە. لەگەڵ ئەوەش منت خۆش دەوێ؟ جارێترم هەیە ئەیشان، من عاشقی تۆم. وس ناتوانی خۆشت بوێم، ناتوانی بڵێ هەموو شتێک دەبێن، ناتوانی هەموو شتێک قبولکەی، شەرم لە خۆت ناکەیتەوە، ناتوانی تۆڵی خۆت لە من وەرگریەوە. تۆ بۆچی لێرە ئەیشان؟ ڕاستە من خراپەم لەگەڵ تۆ کرد، بەڵام عاشقی تۆم. وەک چێ؟ بیبرەوە. ڕێک وەکو تۆ، تۆش خراپەت بەرامبەری کرد، بەڵام هێشتا عاشقی عومەری. ڕاستە؟ جا تۆ چی ئەزانی لەبارەی عاشق؟ هیچ شتێک نازانی. بەدبەخت. ئەوەندە دەزانم گەر پێت وایە عشقی من بۆ تۆ هیچ بیانویەکی نییە، ئەوە عشقی تۆش بۆ عومەر هیچ بیانویەکی نییە. گەر عشقی من بۆ تۆ شتێکی ترسناک بێ، عشقی تۆش بۆ عومەر شتێکی ترسناکە. هەیوانیە؟ وشت بێدەنگ. لەبەرەوە یەکسەر باوەڕ پێم کرد کاتێ پێم وتی ئەزەل خوشکی تۆی کوشت. لەوانەیە لە ناخت کەمێ ئاسوودەش بوو بێ، ئەوەی کێوی شتێکی خراپی کرد، هەردووکمان شتی خراپمان کرد، دوتر یەکسان بووین، وایە؟ بەڵام ئەو نەیکوشت. کەوایە چی لە دواوە دەمێنێ؟ ژنێکی خراپی عاشقی من بە بەردەوامی بیڵێ، ڕاستی بڵێ عاشق بوونی من بۆ تۆ شتێکی قیزەوەن و ترسناکە، وانییە؟ بەڵام عاشق بوونی تۆش بۆ ئەو ئاوا بوو، وانییە؟ بەڵام دەتوانی بیوەستێنی. چی کردو تا بیوەستێنم؟ خۆ ئەو هیچی نەکردووە، تەنها دەمەوێت لێم خۆش بێ، دەمەوێت دڵنەوایم بداتەوە، دەمەوێت تۆڵەی من وەرگێتەوە. من چ جۆرە مرۆڤێکم، چ جۆرە مرۆڤێکم، وازم لە قاتی لێ خۆشەکەم هێنا. هەموو شتێ دەکەی بۆ خاتری گەڕانەوەت بۆ لای عومەر دەیکەی کە باوکیشت کوژ داوا بوو، خەوتای، بەڵام لە ناختەوە وتتکە بەڵکو خوا بکات لێم خۆش بێ. باوکی خۆم کوشت، لەبەر خاتری ئەو بوو کە من باوکی خۆم کوشت. من چ جۆرە مرۆڤێکم؟ عاشق. وازم لە عاشق هێنا، لە باوکم بەهار، وازم لە هەموو شتێکە ناتەنها بۆ ئەوەی عومەر لەگەڵ من بێ. من چ جۆرە مرۆڤێکم؟ مرۆڤێکی عاشقی ئەیشان، ڕێک وەکو من. گەر یەک جار لە دەرگایاندا واتە ئەمن و ئاسایشمان تەواو سەلامەتە. خاڵۆ پیاوی لە دەرەوە داناوە، لە ژوورەوەش دایناوە، جلی ئاساییان لەبەرە، بەڵام هەر هێرش دەکەن کاکە، هێرش. ئێمەش بۆ خۆمان دەمانێت هێرش بکەن تەفۆ، بایەشی فتوڕە بێ و ئاگری لە مێشتی بەربێ تاوەکو دەبنگ بێ. وا باشە ئەو ماوەیە تۆ زۆر بەرچاو نەبی کاکە، با ماڵێک لێیانەکەمان دروستکەین. ئەگەر دوو جار لێ درەمانەی چییە؟ ببوورە نیز ئاچم کردن. وەرە کچێ؟ ئەوە دەمویست بڕۆم. حەزەکەی دەڵێم بۆ نایە بچینە سەر شەقام پیاسەیە بکەین. ئەمڕۆ زەحمەتە. باشە کەوایە من دەچمەوە بەشینەوە بخۆ. بۆ نانی بەیانی تۆ ئامادەی دەکەی؟ باشە.
کاکە شتێک دەڵم بەڵام تخوا تووڕەمە بە کاکە وەڵڵەهی ئەوە زۆر باشە یانی تۆ ئەیشان تووڕەمە بەبەس بەڕای من ئەیشان لە تۆ ناوەشێتەوە کاکە بەهاریش وانە خوا لێی خۆش بێ بەهار زۆر باش بوو وەک فریشتە بوو کچێکیان شێوێک لەگەڵت بوو ئەوی تریان یەک نانی بەیانی ئیشان یەکەم بوو بەهاریش دووەم ئەمە هەردووکیان لەبیر دەباتەوە کاکە تووڕەمە بە دڵم دەی نای خوای لێ بێنە کاکە ئا تەفە بڕۆ تا دەڕۆم ئاوا من لەگەڵ تۆ دەمم دەکرێتەوە کاکە تەفە بڕۆ چاودێری بادە بکە ئێستا دەی چینەوە ماڵێ؟ تۆ بڕە شەرمین با بەیەکەوە بچینەوە؟ چی دەکەی لێرە؟ شەرمین بڕۆ ماڵی منی ئەوە دەریا دیگیانە ئوف بۆ نانی بەیانی دیم باشە؟ باشە نیگەران مەبە باشە؟ خزمەتێکتان نەبوو خوشکە باشە ئێوە ماڵتان نییە؟ ئێمە ئێشگرین خوشکە بۆ پاراستنی تۆ لێرەین ئەو شتتان دەستکەوت؟ قابلە خوشکە وا لە ژوورەوەاندانەوە دەستان خۆش ئالۆ ها تۆفیر من ئێستا گەیشتمەوە ماڵێ لەبەر دەرگا پاسەوانی لێیە پیاوی خاڵم چین؟ ئوف باشە هاوار نەکەی نەکەی هاوار بکەی گەر هاوارکەی دەمری مەکە من نامەوێت ئیتر من پاک بوومەتەوە وا مەیکە مەیکت خۆ مەیکت خۆ مەیکە چی دێدیکەم مەیکە دەیکەی بێگومان دەیکەی ئەگەر نا لە شوێنی پاداش سزا وەردەگرێت گوێت لێم بوو جوان شوێنی ڕامیسم بۆ بدۆزەوە تێگەیشتی شوێنی ڕامیس بدۆزە بۆ فەرموو عەلی چیا هیچم وتووە؟ چی دوت؟ خۆ هیچم نەوتووە لە دەرەوە هەندێک قسە بکەین کەمێک عەلی سیرکە لێرە کاتێ باوکم لەسەرەوە خەوتبوو تۆ ڕێک لێرە خەریک بوو ماچم کەی چی بوو؟ ئەو عەلی بەغیرەتەی پێشتر لەکوێیە؟ ئەوەتە لێرە ئەگە دەرێو جارەش ماچ دەکەمەوە لەبەرەوەیەوە دەڵێم تازە ڕۆیشت ڕۆژ گیانە بەڕاستی؟ بەڕاستی لەگەڵت نایەمە هیچ شوێنێک تا ئێدەنایی مەیە کاک ئەزەل کەسێک لە دەرەوەیە چاوەڕێتە
دەیەوێ بتبینێ. ناوی؟ ناوی خۆی نەوت. کچێکە بەژن و باڵا درێژ، کچێکی جوانە. چی دەکە لێرە؟ ئەگەر لێ ئێمە لەکەیەوە ئەوین من لەلایەک و تۆ لەلایەکی تر چەند قوربانیماندا چیمان لە دەستدا بەڵام من ئیتر تەواو. ئەوە چییە؟ یاری نوێتە؟ نا باوکمت بە من کوشت واتە یەکسان بووین. من بە تۆم کرد و تۆش بە منت کرد. تاو باجەکەماندا. چۆنیانی؟ هاتم ئەزەل هەموو شتێکم لەبیر کرد و هاتم. بۆستە هیچ شتێک مەڵێ کە باڕەکەتم بینی هاتە مێشکم بە نیشاندانی تێدەگەێنم. کێ لەم شوێنەیە؟ ناوی چییە؟ بۆ چی بووە؟ دەمێ دەستخۆشی لێ بکەم. هەموو شتێک ئامادەیە پاکە جوانە سەرنج ڕاکێشە. ئەیشان یەکەم جار ڤۆدکا بەقەدەر تۆتاڵە. سوسێ تیژی تێدەکەم. بەڕادەی من تیژە وەک ئاگر. ئاوی تەماتەش بێگومان وەک سەردەمی خۆمان شیرنە. ئاوی لیمۆ ئەمەش ئەو پیاوانە نیشان دەدا کە هاتنە نێوانمان. وەکو کەرعان؟ نا کەنعان بیبەری ڕەشە دەتەنێتە پژمین. ئاوی لیمۆ ڕێک جەنگیزی زیادەیە. ئەوەش جوانترین شتێکە کردومانە جان. دەیتا میکە؟ ئەوە ئێمەین. عاشقە خوێناویەکەی ئێمەیە. منیش ئەو عاشقم کە بەبێت تۆ لێرە ناڕۆم ئەزەل. من عاشقی تۆم. تووڕەییم ئازارم گەورەییم هەموو شتێکم جێهێشت چونکە تەنها عاشقی تۆم. ئەو تا پێم وتی عاشقی تۆم. من عاشقی تۆ نیم. من عاشقی کەسێکتر بووم ئایشە. ئەزەل ئیتر پێویست ناکات. ئیتر پێویست ناکەوە کار هەڵبەستی بۆ ئەوی بەیەکۆ نەبین چونکە سیرکە من خاوەنی عاشقە کۆنەکەمان دەرچوو. زۆر درەنگە. من عاشقی کەسێکتر بوومە. یعنی ئیتر منت خۆش ناوێ. باشە کێ ئەو کچە؟ کەسێکە وەکو خۆیەتی. کەوایە عاشقی چی ئەوی؟ ئێوەتە پێم وتی کەسێک وەکو خۆیەتی وەک ئەوەی وایە بەو ڕادەیە کە وایە کەمێ بەسەر سامێکەی بە سووربوونەوەی بە زۆر شکرۆشیەکەی بە قسەکردنە پچە پچڕەکەی کاتی مشەوەش دەبێت کەمێک بەبێ متمانەیەکەی وەک بە جارجارڕا لە خۆبوونەکەی وەکو مناڵ برسی تازە پێگەیشتن وەکو مرۆڤ هەروەها بە چاوەکانی
دوو چاوی زۆر جوانی کرد زۆر جوانیش سەیری من دەکا. ئەیشان عومەر ئەوان هەی پێمان نەبوو یەکتر لە بیر نەکەن. تاڵە بەڵام زۆر خۆش بوو ئەیشان. چاودێریت کرد؟ چاودێریم کرد. ئەزەل خۆش دیارە شەرمین بادە بۆ کوێ چوو؟ نازانم نەمبینی. تۆفیق هێرش دەکەنە سەر ئێرە. چی؟ دەڵم هێرش دەکەنە سەر ئێرە. تۆ لەکوێ دەزانی؟ ئێستا هێرش دەکەن. وا پێت دەڵم ئیتر. شەرمین بڕۆ ژوورەوە. دەکەوێت چی لە ژیانم پێت قوڵم بەسەر دەکەین؟ دەمێنات بم. ئاخر من دەکوژم. وام بڵێ. خۆشەکەت دەدەمێ بەڵام لە من دەدەی. بەیانی مارەم کە. چی؟ گەر ئیمڕۆژ مای مارەم کە بەیانی. پورەمە لە حەست پاس دەکەین کە ڕێگەت پێدام لەگەڵ کوڕەکەم کات بەسەر بەرین. جان تۆ لەمە دوای ئیتر خواردنیش دروست دەکەی؟ ئەی چۆن مەمەد هەمیشە کەسێکی ئاوایە زۆر کارامەیە.
جان پورە مەلیحە لای باپیرە شتێکم دروست کردووە نیشانتان بدەم تۆ بە مامۆتاز دەڵێ باپیرە خۆی ئاوای دەوێ دایکە بڵێ چی جار جار بە قەست پێی دەڵێن باپیرە زۆر تووڕە دەبێ ئەو قسەیە چییە سیر کە مناڵی ئەو زەمانە چی فێربوونە باپیری بە قەستی مەمەد جان جار وا دەکا قەینا ئەها سەیریکە ئەی منداڵێکی هەڵەپاسی ئاوەکە ساردە پورە مەلیحە گەرم نابێ وەستا هات دەستکاری گیزەرەکەی کرد بەڵام وتیان با پیاوەکەت ئێوارە پێیکەم باشە من پێی دەکەم لەکوێیە من پێت نیشاندەم بەڵام وتیان با ئێوارە پیاوەکەت پێیکەم بەسە چی بەسە بەسە ئەوە دەدروێ بەسە تا ئێرە بەسە تۆش بادە تۆش ها تۆش تۆ دەتەوێ بڵێ چی جەنگیز یوسف یان کەنعان چێە بڵێ ئەو جارە کامەیان بڵێ سەیری دەوروبەرت کە سەیرم کرد خوا هیچ نابینم چییە وەک پیاو سیرکە من لە چی دەخوێنم ها من لە هونەرە جوانەکان دەخوێنم پەیکەرسازم یانی چی ئێرە دەستگای پەیکەر دروستکردنمانە لەگەڵ هاوڕەکانم بێکەوە کڕی دەدەین ئەو پیاوانە چێ بوون ئەوانش پێکەرن لە بەرامبەرمان پارچەفرۆشی پەیکەری لێ لەوان دەیکڕین جارتر خۆیان دەکەنە ژوورەکەتان نەخێر ئەوان چاویان لە ئێمە و پەیکەرەکانیشمان دەبێت گەر ببینن کەسێک بەنهێنی دێتە ئێرە دێن تا بزانن چێیە تۆ چۆن هاتیە ژوورەوە نەکاکری لە کەشت لە گیرفان دەرهێنابم تۆ بەنهێنی دەی بۆ ئێرە بۆ بەنهێنی من هیچ شتێکی نهێنیم نییە لە ژیاندا تاقیبی منت کردووە عیب نییە تەلەفۆنت کردووە بە تەلەفۆن پەیوەندیت کردووە تەلەفۆنەکەشم ئەی خوایە تۆ چ دەبەنجێکی پەیوەندیت بە جەنگیز چۆ کردووە تۆ لە چێ جەنگیز دەناسی ها بەنهێنی پەیوەندی بە ژوورەکەمەوە کردووە پەیوەندی بە هیچ کەسێکەوە نەکردووە کردوتە من تەلەفۆنم بۆ کەسێکی وا نەکردووە نەم کردووە هەر حەز ناکەم زۆر بە تەلەفۆن قسە بکەم هەمیشە لەناو چاکەتەکەم کەوتووە چاکەتەکەم ئەو ڕۆژە چاکەتەکەی بردم و چوە دەرەوە چێ نا من تۆنیم خەڵک تاوانبار بکەم شەرمین چۆن زە بادە من هیچ شتێک ناشارمەوە من ئەوم کە لە پێشت وەستاوم نهێنیم هەیە بەڵێ بێگومان بۆ نمونە لە کتێبخانە کتێبێکم دزیەوە بێگومانەمە دەشارمەوە کە لە کار دوا دەکەوم دەڵێم نەخۆش بووم هەروەها کاتێ دەستم دەگری سرم دەستوڕێ بەڵام هیچ نادرچێنم لەبەر خاتری تۆ جارجار لە لێ دەوڕاکەدە دەقەسەیری تۆ دەکەم بەڵام تا تۆ نەیبینی یەکسەر ڕووم وەردەجێڕم باشم شاردۆتەوانە و نهێنێکی تریشم هەیە ئەو پیاوەی پێشێستا بەنهێنی هاتە ئێرە و لە هاوڕەکانیدا ئەو پیاوەی گومانم لێ دەکا و دەڵێ منت فرۆشتە تۆ دوژمنەکانم منی جێل ماوەیە کە عاشقی بوومە و خۆشم دەوێت هەر ئەوەندە ئەزەل ئێرە دوژمنی لێ نییە لە بەرامبەرتدا کچێکی سادە هەیە ئەو شتانەی کە جۆل لێبوو هەر ئەوەندە نهێنیەکانی و کچەیە ئێستاش بێ زەحمەت دەچیتە دەرەوە بادە تکایە دەچیتە دەرەوە
ئەو دوگمێ بسوڕێنم بەڵێ گەورم هوست ئەو قسەیە لەکوێ فێر بووی کوڕە باشە بۆ پێ نەبوو گوازارش بیکوژێنەوە پێکەوە نازانم بادا نەمدەزانی تۆ هونەرە جوانەکانت تەواو کردووە من لە یەکەم نیگاوە عاشقێک کچێک بوومە جگەلەوە هیچ شتێکتر نازانم ئەویش بۆ خۆی هەر هیچ من بۆ شتانەی کە تۆ باست کرد گەورە نەبوومە من لە زیندان گەورە بووم فێر بوومە بزانم پیاوێک چەقۆی پێ یان نا دەزانم وەکو دێوەزمەیەک یاری قمار بکەم ئەوە فێر بوومە کە گومان تاکە ڕاستیە فێری ئەوە بوومە فێری ئەو بوومە وێنەیە هەر کەسێک بینم گومانی لێ بکەم بادا پیاوێکی گەورەگران لە بەرامبەر دەبینیوانە لە هەموو یارێک دەنجی ئەو دێ بەڵام من فێری ئەو شتانە بوومە کە تۆ وتت مێشتی من فێری ئەوە نەبوو بەبێ گومانکردن دەست ناودەستی کەسێک بنێ و ڕێ بکە نازانم بڵم بەیانی چاوم بە خۆشەویستەکەم دەکەوێت مێشتی من ناتوانێت بەبێ هەزاران پێچپەنا بیر بکاتەوە لە خراپی خۆم نییە نازانم کەسێکم خۆش بێ و ئاوا بمێنمەوە تۆ وتت من عاشقی تۆ بوومە منیش هەروام منیش عاشقتم بەڵام نازانم چۆن بووە بادا تکایە فێرم کە دەبمە قوتابێکی زۆر باش فێرم کە چۆن تۆم خۆش بێ لە هەرموو شتێک زیاتر ئەوم دەوێت بەڵام نازانم ئیتر چی بکەم نازانم تۆ هیچ شتێک نازانی ها؟ پێش هەموو شتێ پێویستە فێر بیت چۆن لە ناوەڕاستی شەقامەوە بە دەنگی گەورە قسە نەکەی. باش بێدەنگ دواتر لە باوەشم بگرە هەر ئەوەندە. بسمە شوێنێک زوو بڵێ گاڵتەم کرد. لەگەڵم دەی؟ ئەرێ وتم نامەوێ پەشیمانم بڕۆ. ئەرێ چی دەوێ ها؟ تۆ منت ناوێ؟ بەڵام من هەندێک مەرجم هەیە. هەرەوە مابوو. چییە؟ باش گوێم لێ دەگری. نابێ لەمە دوای بە قسەی خۆت بکەوی یەکسەر تەقیەوە. ڕازیم. بەڵام تۆش دەبێ بە نەرمی قسە بکەی نابێ ئەمرم لەسەر بکەی. ڕازیم. ها. نابێ باوکت بزانێ. ڕازیم نابێ. ئەو باوکمە خۆم نا بەڵام گەر پرسی پێی دەڵێم. نامێ بزانێ. مادام ڕازی نیم. ئایای باشە ئێوە ئەگەر خاڵۆ شتێک تێنەگا بێگومان دەپرسێ.
سیرکە با یەکەم جار بڕیار بدەین چی بڵێم؟ ئێجی هەیە ئەوەی پێ بڵێ؟ زۆر باشە دەڵێم خاڵت خۆشەویست هەر بەو ئاسانە من بۆ کچەکەت سوتاوم لە ڕاستیش داوانیم نامەوێت هیچ لێ بشارمەوە ئەچێکی کردبێ و چۆتە نامێشتیمنەوە بەڵام چۆن دەری بێنم هیچ ڕێگەکم نەدۆزیەوە وەڵام من هیچم نەکردووە هیچ تۆبە هیچ سەرنجی بڕانەتشەوە بۆ خۆی واویست بەڵام منیش بۆی لێدرام ئەگەر لێ دوورکەومەوە نابێ لە نزیکەوەش دەبمە خاک خۆڵ بووی ئیدی هەر چۆنێک بێ بە شێوەیەک لە شێوەکان عاشقی هۆپ هۆپ ئەرێوەندە بەس نییە؟ شتێکی تریش هەیە بەهار لە هەموو ژیانم بەس ئەوم خۆشویست ئەگەر چی ئێستا شتێکی نامەوێ پێ دەڵێم بەڵام من تا ئێستاش ئەو کچەم خۆش دەوێ من هێشتا ئەو کچەم هەر وەک یەکەم ڕۆژ خۆش دەوێ خاڵۆ لە بیری دەکەم یان نازانم بەڵام کچی تۆ هات و پێیوتم بۆ ئەوە هاتم ئەوت لە بیر ببەمەوە وتی قەینا خۆشت بوێ بۆی ئەو کچەی تۆ بەو قسەیە دەمی داخستم و دڵی کردمەوە نازانم شایانم یان نا نازانم بەڵام ئەگەر ڕێگەم پێ بدەی من ئیتر دەمەوێ کچەکەی تۆ لە باوەش بگرم خاڵۆ دوامەرجم بەهارت خۆش بوێ بەڵام من لە شوێنی ئەو دامەنێ بیرت کەوتەوە سەلما سیرکە باش تۆ چۆنی برادران چاویان لە تۆیە باشن لەگەڵم ئەگەر چی چاویان لێمە من زۆر بیری تۆ دەکەم ڕامیس منیش بیری تۆ دەکەم یەکجار خۆشم دەوێ یەک ساتیش ڕوت لە بەرچاوم لا ناچێ ئەیمن وا دەزانم دەمرم هەموو ڕۆژێ دەمرم هەموو ڕۆژێ دەڵێن کە ئایجی بەسەرات ئەو ڕامیسە گەورە و گرانە تۆ بڵێ ڕۆژێک دەرچم و هەموو شتەکان گەڕێنمەوە مەیگەڕێنەوە تەنانەت یەکێک ساتیشم پێ ناگەڕێتەوە هەندێک کتێبی خۆتم بۆ بێنە هەروەها خەیاڵەکانیشت ڕامیس زۆر نیگەرانی تۆم تەنانەت خەیاڵشم بێتەوە قەدەغەیە دەترسم ئەگەر ڕووی منت لێبیر کرد دەڵێم هەموو شتێک دەبێ دەمرم دەمێنمەوە بەڵام لەبیرکردن هەرگیز هەرگیز ئەفسانەکان جوانن بەڵام هیچ کەس بە یەک ڕۆژ لەبیر ناکات
کەس بە ڕۆژێک ناگۆڕێ. هیچ کەس ناتوانێت لە ژیانیدا تا هەمیشە ئاشقی دێوەزمەیەک بێت. هەموو کەسێک دوو ڕووی هەیە، بەڵام هیچ کەس لە پڕ ئاشقی هەردوو ڕووەکە نابێت. ئەگەر تۆی دووڕوو ئاشقی قارەمانێک بوو بیت، کاتێ ئەو قارەمانە ئاشقی کەسێکی تر دەبێت، ئەوە ئەو دێوەزمەی لە ناختدایە بە دیار دەکەوێ و دێتە مەیدانەوە.